ولا تقولوا لمن يقتل في سبيل الله أموات بل أحياء ولكن لا تشعرون. ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين. بناوی خۆی بەخشندەی میهرەبان، دیارە ئێمە وەکو دەستگای نووری حیکمە لە قیسۆران دووەم خێوەتگەیە بەڕێوەیە بن بە ناوی خێوەتگەی وەفا. ناوەکەشی هەر لە خۆی دیارە وەفا بەرامبەر ئەو هەموو ماوەستا و کارژێڕیانەی کە لە ساڵی دامەزراندنی دەستگای نووری حیکمە لە ساڵی 2009 هەتاوەکو ئێستا بەبێ دابڕان لەگەڵ ئێمە بوون. هەر وەکو وەفایەکی کەم بەرامبەر ماوەستاکانمان و کارژێڕیەکانمان 6 مانگ جارێک جار وایە کەمتریش خێوەتگەکی ئەنجام بدەین. خێوەتگەکە کۆمەڵە ماوەستایەکی ئازبەرز داوەتیانەکەین مەبەستمان لێیە هەم وەکو وەفایەک بەرامبەر ماوەستاکانمان یەکتری ببینین و دەست خۆش و سوپاسیان پێشکەشکەین و هەروەها ئاستی زانستیشان بەرزکەین هەتا وەکو باشتر بە شێوازی نوێتر بتوانن منداڵەکانمان پەروەردە بکەنیان ئەو قوتابیانەی لە دەستگای نووری حیکمە دەوامەکەن پەروەردەکی جوانتر و سەردەمیانیان بکەن. دیارە وەکو باسم کرد ئەلحەمدولیلا دەستەی کارژێڕی دەستگای نووری حیکمە و ماوەستاکان ئەلحەمدولیلا ژمارەیان زۆرە تقریبەن زیاتر لە 70 کەسە بیت. جاروبار پێویستەکە وەکو دەڵێن وێزگەی بەخۆداچوونەوە یان وێزگەی ڕۆحی کۆمەڵ ماوەستایەکی داوەتەکەین و کۆمەڵە شێوازیشی نوێیان پێشکەشەکەین هەتاوەکو بتوان تەسیر و کەری زیاتر لەسەر قوتابیەکان دروست بکەن. دەستگای نووری حیکمە وەکو دەستگایشی پەروەردەی تەبعاً ڕۆلی مە لەو دەستگای ئەوەیە کە ڕۆلەکانمان پەروەردە بکەین. تەبعاً پەروەردەکردنی ڕۆلەکانیش پێویستی بە مامۆستای بەتوانا و مامۆستای خاوەن خیبرە و شارەزای و کاریگەر هەیە. بەڕاستی ئێمە لەو دەستگایی ئەمە ئەو خیوەتگایە بەشداریمان لەو خیوەتگای کردیا وەکو مامۆستایەشی نووری حیکمە لۆ ئەوەی زیاتر شارەزاییمان لە ڕووی وانەوتنەوە و هەروەها زیاتر خۆمان شارەزا بکەین لۆ ئەوەی بە باشتر ئامادە بین لۆ پەروەردە و فێرکردنی ڕۆڵەکانمان. ئەلحەمدولیلا ئەو خیوەتگایە چەند وانەیەشی بە سوودی تێدا بوو. ئەو مامۆستا بەڕێزانەی کە بەشداریان کردبوو دەستیان خۆش بی و مامۆستایان زۆر سوودمەند بوون لەو خیوەتگا و لەو محازڕانەی کە لە خیوەتگاکە پێشێش کران. بسم الله الرحمن الرحیم. ئەوڕۆ بەشدار بوون لە خێوەتگەچی لە دەستگای نووری حیکمە بە ناوی وەفا کە تێیدا لەو خێوەتگەی کۆمەڵک سمینار و شت باس کرا لۆ دووبارە وەبیرهێنانەوە و بەرزکردنەوەی ئیمان و معریفەتی ئەو مامۆستایانی کە لە دەستگای نووری حیکمە دەرس و دیراسەتی پێشکەشەکەن و گرنگی ئەو سمینارانە لەو کاتەی بە دەرەکەوی کە ئەو مامۆستایانە بتوانن میتۆد و شێوازی نوێ فێر ببن لۆ بەرەو پێشبردننی پەروەردە و پەروەردەکی ئیسلامیانە لەو کۆمەڵگایی و زیاتر شارەزابوونی منداڵان و خوێنکاران بە زانیاری زیاتر و میتۆدی جوانتر. بۆ پەروەردە و ڕۆشنبیری هەردەم لە سەنگەری پەروەردەکردن لە پێشەوە بووە. هەردەم هەوڵی داوە کەوانەوەیەکی تەندروست و ڕەوشت بەرز و قورئان پەروەردە بکاتن و بیکاتە مایەی خێر و خۆشی بۆ کۆمەڵگا. ئەوەیەکەوە دەستگای نووری حیکمە پەروەردەیان ئەکا دەبێتە مایەی ئەوەی کەوا سوودبەخش بن ئەو گەنجانە سوودبەخش بن ئەو ڕۆڵەی ئەو میلەتە بۆ خۆیان و خێزان و کۆمەڵگا و هەموو کوردستان.